پاشان ابن قودامە دەربارەی فەرزبوونی جیهاد وەکو فەرزی عین ئەفەرمێ جیهاد لە سێ حاڵەتە فەرزە بێ ئەبێ بە فەرزی عین. ئەمە ضروری هەموو مسلمانێک ئەمە بزانێ. ئەمە لە مەزهبەکانی تریشە تەمان هەروە باس کراون لەو کتێبە فقهیە گەورانیە کە ناوم بردن بۆیە ئیمامی ئیبن قودامەشم هێنایە چونکە گشتگیرە ئەوە هی ئەوانیشی تایە. ابن قودامە فەرمێ لە سێ حاڵەتە ئەم جیهادە بێ بە فەرزی عین لەسەر یەکێکی مسلمانان فەرزە بێ. یەکەم ئەگەر سوپای هەردوو لە مسلمانان و کافران ڕوبەڕووی یەکتری وەستانەوە هەر مسلمانێک لەوێ بێ لێ حرامە بڕوات و مەیدانەکە بەجێبێڵێ یعنی ساحەی جیهادەکە بەجێبێڵێ چونکە مانەوە و بەشداربوونەکە فەرزە. لەبەرەوە خوای گەورە فەرمێ يا أيها الذين آمنوا إذا لقيتم فئة فاثبتوا واذكروا الله كثيرا لعلكم تفلحون وأطيعوا الله ورسوله ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم واصبروا إن الله مع الصابرين. واتە ئەو کەسانی باوەڕتان هێناوە ئەگەر تووشی کۆمەڵێک جەنگاوەری کافر بوون خۆڕاگرن و یادی خوا زۆر بکەن تا ببێتە مای سەرفرازیتان. هەروەها جۆڕایەڵی خوا و پێغەمبەرەکەی خوا بکەن صلی الله عليه وسلم و لەناو خۆتانە نەکەونە ناکۆچی و بربرەکانی یەکتری ئەجینا شکست دێن و هێستان نامێنێ بە ئارامیش بن چونکە بە تەکید خوای گەورە لەگەڵ ئەو کەسانەدایە کە خۆگرن و بە ئارامن و سەبریان گرتووە. هەروەها خوای گەورە فەرمێ يا أيها الذين آمنوا إذا لقيتم الذين كفروا زحفا فلا تولوهم الأدبار ومن يولهم يومئذ دبره إلا متحرفا لقتال أو متحيزا إلى فئة فقد باء بغضب من الله. أي أو كساني باورتان هناو ئەگەر ڕوبەڕووی ئەو کەسانە بوونەوە کە کافر بوون با بە لێشاویش هاتبن پشتیان تێنەکەن لە شەڕیان هەڵنێن هەر کەسێک لەو ڕۆژەدا پشتیان تێکات و هەڵێ بەرغەزەبی خوا ئەکەوێ مەگەر کەسێک ئەو شوێنە بەجێ بهێڵێت تا لە شوێنێکی ترەوە هێرش بهێنێتەوە سەریان یا خۆ بگەێنێتە کۆمەڵێک مجاهیدی تر کە لە شوێنێکی تری بەرەی جەنگەکەون. ئەمە لەم حاڵەتەیە کە دوو ڕیزەکەی ئەهلی ئیمان و ئەهلی کوفر لە ساحەی شەڕەکەیە لە ساحەی جیهادا بەرامبەر یەک وەستاونەتەوە هەر مسلمانێک کە لەوێ بێ حرم عليه الانصراف یعنی بۆی جائز نییە و حرامەکە بەجێ بێڵە و بڕوە. دووەم ئەگەر کافرەکان وڵاتێکی مسلمانانیان داگیر کرد ڕوبەڕووبوونەوە و جیهادکردن لە دژیان فەرزە بێ. ئەو زمانش طبعا ئەمە هەموو زانین ئەو زمانە بەرەی جیهادەکە لەسەر سنووری دەوڵەتەکان بوو. ئەمە دار الئیسلامە مەسەلەن وڵاتی مسلمانانە و ئەحکامی ئیسلام بەسەر هێزاڵە لە سنوورێک هەیە لەو بینەیە قەڵاو قولەی زۆریان دروستە کرد و خەڵک هاتوو چۆیە کرد بەڵام لەشکرەکان بەرامبەر یەکە وەستانەوە. بەڵام ئێستا لەم زەمەنی پێشکەوتنی تەکنۆلۆژی هەیە هیچ سنوورێک نەماوە. ئێوە هەموو ئەبینن کابرات دێر لە ناو جیبۆتیە ئەمریکیە و لە جیبۆتی قاعدەیەکی سەربازی دامەزراندوو لێەوە فڕۆکەی بێفڕۆکەوان هەڵەسێنێ و یەکێک لە مەعری بەکوژێ یا 5 کەس لە مەعری بەکوژە بە ساڕوخێک کە لە جیبۆتیەوە تەوجیهەکە مەعریبیش لە یەمەنە نە سنوور ماوە نە ئەوە ماوە وابزانی بەس لەسەر سنوورەکەمان و نایەنە ئەمدی و لەبەرە ئەحکامەکانی ژەبێ بزانی کە هەندێک ئەحکام ئەگۆڕێن بە پێی گۆڕانی زەمن و شوێنەکان هەروها ئەو چەکانەی کە هەن کەوابوو سێهەمیشیان کە فەرزە لەسەر مسلمان جیهاد بکە. ئیمام ابن قودامە فەرمێ ئەگەر ئیمام خەلیفە داوای لە کۆمەڵە مسلمانە کرد کە ڕاپەڕن و جیهادەکەی لە ڕیزا بکەن لەژێر ئاڵای ئەوە جیهاد لەم حاڵەتەشا لەسەریان فەرزە بێ پێویستە بەدەم بانگەوازەکەیەوە بچن لەژێر ئاڵاکەیە بۆ جیهادەکە کۆ ببنەوە چونکە خوای پەروەردگارە فەرمێ يا أيها الذين آمنوا ما لكم إذا قيل لكم انفروا في سبيل الله اثاقلتم إلى الأرض أرضيتم بالحياة الدنيا من الآخرة فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل إلا تنفروا يعذبكم عذابا أليما ويستبدل قوما غيركم ولا تضروه شيئا والله على كل شيء قدير. يعني أي أو كساني باورتان هناوة أو بوچی کە پێتانەوترێ لە پێناوی خوادا ڕابن و بجەنگن خۆ بە زەویەوە ئەنووسێن و خۆ قورسەکەن چما لە جیاتی ڕۆژی دوایی بە ژیانی دنیا ڕازی بوون و بەستانە خۆ کەلوپەلی دنیا لە کۆتاییەش شتێکی زۆر کەم دەرەچێت و بێنرخە. ئەوە بزانن ئەگەر ڕانەبن و شۆڕش بەرپانەکەن خوای گەورە سزایەکی زۆر بە ژانتانەدات و
خەڵکانێکی ترە هێنێتە شوێنی ئێوە کە بەرگری لە دینەکەیەکە و ئەو کاتە ئێوە زەرتان لێ ئەکەوێت نەک خوای گەورە. خوای گەورە بەسەر هەموو شتێکە بەتوانایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئیذا استنفرتم فانفروا، ئەگەر داوای ڕابوون و شۆڕش و جیهاتان لێکرا کە بەرپایکەن ڕاپەڕن و بیکەن. ئەمە تا ئێرە باسەکەی ئیبن قودامە بوو کە کۆتایی پێهات. جا عادەتەن عولەما بەڕێزانە یەکەم جار ئایەتەکان دێنەوە پاشان حەدیسەکانیش، بۆیە ئەبینین ئیبن قودامەش بە هەمان شێوە یەکەم جار ئەم ئایەتەی تەوبەی هێنایەوە یا أيها الذين آمنوا ما لكم إذا قيل لكم انفروا في سبيل الله اثاقلتم إلى الأرض، دوایی حەدیسەکەی هێنایەوە کە ئەفەرمێ إذا استنفرتم فانفروا. ئەنجا ئەڵێن بەڵگەی حاڵەتی دووەم کە ئەگەر کافرەکان وڵاتێکی مسلمانانیان داگیر کرد ڕوو بە ڕووبوونەوە کە جیهادەکە فەرزە بێ، هەر هەمان بەڵگەی حاڵەتی یەکەمیشە کە فەرمووی إذا لقيتم الذين كفروا زحفا فلا تولوهم الأدبار، یان کە فەرمووی إذا لقيتم فئة فاثبتوا. چونکە داگیرکردنی وڵاتێکی مسلمانان لەلایەن کافرانەوە هەروەکو ڕوو بە ڕووبوونەوەی دوو لەشکری هەردوو لایەن وایە کە بەرامبەر یەک وەستابنەوە، چونکە ئەمانیش بەرامبەر یەکتری وەستاونەت. لە زۆر شوێنی تریشە ئێمە هەر ئەمانەمان ڕوون کردوتە کە مەرجەکانی فەرزبوونی جیهاد عولەمایانی ئیسلام و شەرعناسان فەرمویانە نۆدانن. هەروەکو ئیبن قودامەش لە هەمان کتێبە لە مجلەدی دێمە باسەکە ئەفەرمێ بریتین لە مسلمانێتی، باڵغبوون، ژیرێتی، سربەستی، نێرینەیی، لەشساغی، هەبوونی مەسروف، مۆڵەتدانی دایک و باوک، مۆڵەتی خاوەن قەرز بە قەرزارەکە. بەڵام لە فەرزی عەینا پێنج مەرجەکەی سەرەتا ئەبێ لەو کەسەدا هەبێ تا بۆی هەبێ بچێتە جیهادەکە. باسی ئەوانشمان کردووە لە شوێنی ترەکە عوزرە شەرعەکان و عوزرە ناشەرعەکان چین.